لاحیکە بووی خێرج کراوە ئەبینین کە چی ڕواداد لە عێراق و خەڵکەکەی چۆن بەدەست بێکارەباییەوە ناڵێنە. ئەم بابەتە گرنگە بە وردەکاری بۆتان باسەکەم و گفتوگۆ لە سەر تەواوی ئەم کێشەیە لە عێراق ئەم کێشە درێژمەودایەکەم میوانداری بەڕێز محەممەد ئەمینمان کردووە. محەممەد ئەمین هەورامی کە بەڕێزان سەرۆکی ڕەخراوی وزە و گەشەپێدانن لە ستۆدیۆ میوانی ئەمن. کاک محەممەد بەخێر هاتیەم کاتت باش. من هەندێک وردەکاری زیاتر و داتای زیاترە خەمە ڕوو بم خۆشە هەر جەنابیشتان لێرە سەرنج بدەن دواتر لەسەر هەم وردەکاریەکان و ئەم کێشەکە بەگشتی لە عێراقدا قسەی زیاترەکە. جا من ئەم پرسیارە لە بەڕێز محەممەد ئەمینەکەم بۆچی عێراق تا ئێستا بەم دۆخە گەشتۆ لەگەڵ ئەو هەموو گرێبەستە ئەو خەرجیە زەبەلاحەی هەی بووە بۆم کردە بۆ کارەکەی چی بووە کاک محەممەد؟ طبعا سەرەتا سپاس بۆ میوانداریتان، سڵاو بۆ کارمەندان و بینەرانی کەناڵەکەتان. دیارە دۆخی عێراق واضحە کە دۆخێکی نائارامە و لە دۆخی نائارامیشدا لە ڕاستیدا تۆڕی کارەبا و سیستەمی کارەبا هەندێک حساسە کۆنتترۆڵی بە زەحمەت ئەبێت چونکە پاشاگەردانیە تۆ بۆ نمونە ئەم کارەبایە دابەشەکرێ چونکە ئەوەندە نییە کە بتانی هەموو پارێزگاکان بڵێن بەشیان بکە حەسەیان بۆ داانەی پارێزگای فلانی 400 مێگاواتیە ئەبێ ئیلتیزام بکە بەهۆی چەکدار و میلیشیا و ئەمانەوە ئیلتیزام نییە بینی تەجاوزەکەن پارێزگاکەی دراوسێشی ئەویش هەر عینەن شتەکە لەبەرەوە بارگرانی لەسەر تۆڕەکانە بێ بۆ نمونە ئێستا ئەو بڵێن کوژانەوەی گشتی شەداونەی کە ڕوویدا تەمان زەرەر و زیانێک زۆر بە هاوڵاتیان بە پلەیەک بە خستەخانە و پرۆژەکانی ئاوی خواردنەوە ئەگا چونکە کاتێکی زۆریانەوێ حتا ئەگە کارەباکەشیان بۆ بگەڕێتەوە ئەوانیش کاتێکیانەوێت تا پرۆژەکانیان بگەڕێنەوە. ئەمە جگە لەوەی کە ئەبێتە هۆی سووتانی مەحەولەکان سووتانی کێبڵ کە ئەمە خەرجیەکی زۆرە وەک باستان کرد ئەو خەرجیە زەبەلاحە کە ئەوە میزانی وڵاتێکی گەورەیە یعنی تۆ ئەوەندە سەرف کردبێ ئێستش هاوڵاتی تەنها لەو هاوی نەگەرمە چەند سەعاتێک کارەبای هەیە و سەعاتێکی کارەبای مۆلیدەش هەر دوێنێ کە ئەلانیان کرد 25,000 دینارە یعنی ئەمە معدل بۆ مانگەکە کەوابوو یعنی ئەم پاشاگەردانیە بێ سنوورێکی بۆ دابنرێت طبعاً ئەوە نییە لەوانەیە خەڵکە فەنیەکان مهندسەکانیان حتا مدیر عام و تا دەگاتە وەزیریش پێیان خۆش بێ ئیسلاحێک بکەن چاکسازیە بکەن بۆچی نایکەن لە کاتێکا خۆی ئەتوانین هەندێک وڵات هەر لە دەری هاوکار بوون بۆی یارمەتیە ناو بەڵام خۆی نەیویست و ئەمە بکە بۆچی بەم شێوەیە حکومڕانیەکە لەبەر ئەوەی ئەوانە فرەجەمسەرن بۆ نمونە جەمسەری فلانی حەزەکە شەریکەی فلانی بێ ئەگەر بێ ئەو هاوکاریەکە بەڵام جەمسەری تریان ڕوا شەریکەیەکی تریێنێ لە وەزارەت ئیحالەیەکە عقد کراوە و هەموو شتێکە ئەچنە سەر ئیش چەکدارە چنە سەری و ئیشەکە بەجێڵێن کەواتە توانین بڵین کاک محەممەد ئەمەش هەر لە دەستێکی سیاسی و سیاست مەدارانی عێراق نایاڵن ئەو لایەنەش ببووێتەوە بۆ خۆی کردی وزە لە حەقەدا بە نەوتەوە بە غازەوە بە کارەباوە ئەمانە خەڵکی فەنی حکمی ناکە سیاست یا بڵێن لە عێراقیش حتا وەزیریش یا سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانیش دەوڵەتی قوڵ هەیە ئەوان ئەجندای تایبەت بە خۆیانە مەسلحەتیان لەوەیە کە ئەو دۆخەوا بێ جا ئەمەیە کە هەتا ئێستا ئەو پارە زۆرە بە هەدر دراوە بە حەقەت و هیچ نەتیجەیەکی نییە. باشە کاک محەممەد لە هەر وڵاتێکی دنیا بەو شێوەیە کارەبا بکوژێتەوە زەرری چەند ینی ملیاران دۆلاری لێ ئەەکەوێت. عێراق هیچ لەم زەرەرەی بەرکەوت یاخود بۆی گرنگ نەبوو لایەنی پەیوەندیدار و هەر یەک لەو کۆمپانیانە لایەن گرنگ نەبوو کە ئەم زەرەرەیان لێ بکەوێت. طبعاً زەرەر و زیانەکان زۆرن ئەمە بە تایبەتی هەندێک جار با بڵێن کوژانەوە ئەبێ لە پارچەیەکی دیاریکراوی پارێزگایەک یا لە پارێزگایەک بەس کە ئەوە ڕوویدا سەرانسەری عێراقی گرتەوە جگە لە هەرێمی کوردستان زەرەر و زیانێکی زۆر بە هاوڵاتیان گەشتووە لەوانەیە طبعا ئێمە ئەوانە نابیسین ئەبێ بە خۆی
لجنەیەکی تحقیقی بۆ دابنرێ زۆر جا دەڕواتە مەحاکم خەڵک شکاتەکە ئەڵێ مەسەلەن مناڵەکەم لە خەستەخانە لە عملیات بووە نەتیجەی کوژانەوەی کارەبا گیانی لە دەستداوە یا فلان شت سوتاوە فلان کارگە گەورەکان زەرەری زۆریان بەرئەکەوێ نەتیجەی ئەو کوژانەوەیە هەندێکیان بڵێ با بڵین سکاڵا لە دادگاکان تۆمارەکەن جا ئەمە ئەبێ لە لیژنەیەکی مختص هەڵبسێ بە بڵین هەڵسەنگاندن بە دیاریکراوی بڵێن ئەوەی کە ئەعلانیان کردووە طبعاً ئەم کوژانەوەی گشتیە لە زۆنێکە سەری هەڵداوە پێ ئەڵێن زۆنی فراتی ناوەڕاست خۆیان پێڵێن ینی فرات ئەوسەد کە لەوێ هەم شەبەکەی کار بڵین کۆنتترۆلیان هەیە و هەم ئەو پارێزگایانەی کە دائیمەن لە ژێر چاودێری خودی وەزیری کارەبان لەبەر ئەوەی کەربەلایە نەجەفە حلەیە دیوانیە ئەو منطقانن بەردەوام زیارەتیانەکەن بە تایبەتیش لەم ڕۆژانە کە زیارە هەیە نزیکەی جەباشەکان محەممەد ئەمە ینی نابێتە جێی سەرنجێک لەلایەن وەبەرهێنێکی بیانیەوە کە نەوێرێت بێتە عێراق یاخود هەر ئەگەر ئێستا لە عێراق بێت سڵ بکاتەوە لەوەی کە پەرە بە وەبەرهێنانەکەی بدات و لە عێراقا چونکە گرفتی ئەوە تەنانەت ینی شەداونێکی گشتی ئەمە زۆر قورسەتەوە لە عێراق نەپارێزگایەکە نەدوانە هەمووی بە یەک جار بکوژێتەوە کەواتە دەرخەری ئەوەیە ژێرخانی کارەبای ڕووخاوە وێرانە ئەمە کاریگەری نابێت لەسەر سەرمایە و وەبەرهێنان لە داهاتووە بڵێ ئێمە لە ڕاستیدا زۆر جا قسەمان لەسەر ئەمە کردووە لەگەڵ برایان لە بەغاکە دۆخی کارەبای عێراق دۆخێکی ناجێگیرە هەر لەبەر ئەوەش ئێران لە ڕێگەی چوار خەتەوە لە 10 ساڵی ڕابردوو مەسەلەن کارەبای ئەدا کارەبای ینی با بڵێن نەیە بەستەوە بە سیستمی کارەبای عێراقەوە ئێوە کارەباکەتان ناجێگیرە ئێستا لە تورکیا لە بۆ مووسڵ نزیکەی 150 بۆ 200 مێگاواتێک گۆرەگرن ئەینە نیشتیش ئەوان وتیانە منطقەیەکمان بۆ جیاکەنەوە ئێمە لەبەر ئەوەی سیستمی کارەبای ئێوە سیستمێکی ناجێگیرە جێگەی بڕوانیە ئێمە سیستمەکەمان نابەستینەوە بە ئێوە چووکە کە کوژانەوەی گشتی ئەبێت تۆ کاردانەوەی لەسەر تۆڕەکەی ئەوانیش ئەبێ ئوردن هەروەها نزیکەی 50 مێگاواتێکەدا بە منطقەکانی حدودیەکان ئەوانیش عینەن نەیبەستوەتەوە بۆیە کارکردن لە بۆ بەستنەوەی ئەبێ لەسەر ئەرزی واقع ئەوان پیشانی بدەن کە سیستمەکەیان سیستمێکی جێگیرە بەوەی کە چاکسازی تیا بکرێ بەوەی کە بتوانن بە تایبەتی تۆڕەکانی دابشکردن ئاخر راپۆرت کە لەلایەن بڵین لایەنە تەکنیکیەکانەوە بڵاو کراوەتەوە ئەو 25,000ی کە لە راپۆرتەکەی ئێوە هات 25,000 مێگاوات نزیکەی لە 159 بزر ئەبێ نەتیجەی سەرپێچیکردن لەسەر تۆڕەکان ئەوەی ئەو خانوانەی کە ئەسڵەن تۆمار نەکراون و کارەبایان ڕاکێشاوە لەو گەرمیەی کە لە تۆڕەکانە دروست ئەبێ و یعنی حتا بە شەفەنیەکەش لۆسزێکی زۆر هەیە لەبەر ئەوە پێویستیان بە چاکسازیە بکرێ بۆ ناکرێ وەک وتمان بابەتی سیاسی هەیە بۆ نمونە ئێستا انتخابات بەڕێوەیە ئەوان پێیان باش نییە بچن سەرپێچی سەر هاوڵاتیەک لابرن یا هی گەڕەکێک لابرن لەوانەیە بەچەکەوە بچنە سەریان یا مۆزەفێکی دایرەی کارەبا ئەوی شەی پێ ناکرێ لەبەرەوە دۆخەکە لەباتی ئەوەی باش بێ بەرەو خراپە چووە باشە بۆ ئەمە بەس لە عێراق ڕوەدات کە چارە سەرکردن و ئابووری مافی هاوڵاتی هەمووی بکرێ بە قوربانی دەنگدان بکرێ بە قوربانی هەڵبژاردنێک چونکە ئەوانە شەرعیەت لەو دەنگدانە وەرەگرن ئێستا ئەو میلیشیایانە هەر هەمویان وەزیریان هەیە ئەندا پەرلەمانیان هەیە لەبەرەوە خۆیانە کوژن تۆ بڵێ ئێستا من دێم بۆ نمونە جیبایی کارەباک و ئەەکەمەوە یا هەیکەلیەتی تەسعیری کارەبا وا ڕێگە خەم کە بگونجێ لەگەڵ کارەباکەم کە بتوانم من کارەبایەکی جێگیر و دادپەروەرانە بدەم بە هاوڵاتیانم ئەوان ئەوەیان بەلایەوە گرنگ نییە ئەوەیان بەلاوە گرنگە بڵێن کارەبا بە 10 دینارە نرخی کیلەواتێک و بۆ وەزعش کە بۆ خۆی خەڵکەکە ئێستا کارەبا بەڵام لەگەڵەوەژە هەر نرخی کارەبا زۆر گرانە تەنانەت مۆلی داهلیەکانی باشە ئەگەر بیانەوێت چارەسەر بکەن ئەگەر بیانەوێ هەرچەنە لەوە ناچێت هەرگیز نیەتی ئەویان هەبێ لە مەسلحەتیان نیە
بەڵام ئەگەر بیانەوە ژێرخانێکی ئاوا باشیان هەیە کە بیانەوە چارەسەری بکەن. استقراری سیاسی بۆ وڵات لە هەموو شتێک گرنگترە کە تۆ نظامێکت هەبێ تەجاوزات نەبێ کە ئەوەت بوو دەتوانی ئەوان بڵێن لەو پرۆژەیە کە ئێمە لە مێژە قسەی لەسەرەکەین کە پرۆژەی ڕووناکی کە بکرێ بەوەی کە تۆ بتانی کارەبایەکی جێگیر بدەی بە هاوڵاتی پێویستی بە کارەبای مۆلێدە نەبێ و خەرجێکی لەسەر نەبێ و هەروە ئەو وزەیەی کە لە تۆڕەکانە بزر ئەبوو ئێستا بەهۆی پرۆژەی ڕووناکیەوە لە حەقەتا زۆر کەم بووەتەوە ئەو خەرجەی کە بۆ محەویلە و کێبڵ و ئەوانە ئەکرا بەو شێوەیە ئەو سانەماوە ئەوان ئەو ئیشەیان لە گەڕێکی یەرمووک وابزانم مڕاسلەکەتان بە خۆی لەوێ بوو قسەیەکرد دوێنێ یەکێک لەوانەیە پێش 12 ساڵ ئەم پرۆژەیەی بە نموزەج جێبەجێ کرد لەوێ و لە زەیونە ئێمە ئاگادارین لەگەڵیانە ئەساس هەموو بەغا بکەن و دوایی پارێزگاکانیش بکەن بەڵام پێیان نەکرا لەبەر ئەوەی ئەوان بخۆیان حکوومەت دەسەڵاتی نییە بەسەر ئەو میلیشیایانەی کە هەیە لەبەر ئەوە ناتوانن کارەبایەکی جێگیر بۆ هاوڵاتیان دابین بکەش و ئەوەش ئەنجامەکەی بوو کە بینیمان دوێنێ طبعا ئەو شەتداونانەی کە ڕوو ئەدەن لە حەقەتە هەندێک جار دەکرێت لە ئەوروپاش پێش چەند مانگێک ڕوویدا بەس منتەقەیەکی تەڕەفی پورتۆغال و جزئێکی ئەسپانیا گرتەوە دوایی گەڕایەوە بەس تۆتەڵ شەتداون ئەوەی کە هەموو وڵات بگرێتەوە زۆر بەدەگمەن ڕوئەدا من لە مجللەیەکی علمی بەشداریم هەیە هینێکیان هەیە چەند لاپەڕەیەکیان تەرخان کردووە لەسەر ئاستی دنیا چەند شەتداونە بێ لە دنیا کۆی ئەکەنەوە ئەجا ئەم شەتداونەی عێراقیش ئەکید پێیان ئەدرێ و کۆی ئەکەنەوە کە تۆ 15 محافەزە بێکارەبا بکەی بێ ئاوی بکەی یعنی وەختێکی زۆریشی ئەوێ بۆ گەڕانەوەی و هیچ حلولێکیش نییە بۆ چاکسازی. ڕاستە بەڕێز محەممەد ئەمین هەورامی سەرۆکی ڕێکخراوی وزە و گەشتەپێدان لەگەڵمان بوو. سپاس بۆ ئێوە بە هیوای بەردەوامی. سپاس بۆ ئێوەش سپاس بۆ میوانداریتان.